ئەم فلیترکبانتر لە ساڵی 1920 ئەنسۆلینی دۆزیوەتەوە طبعا گروپێ بوون بەس ئەوە یعنی کاریگەری ڕسمی هەبوو دەوڵێکی گەورەی هەبوو هەبوو لەمە ئەمە هینەکەیە فلیترکە پێش 100 ساڵ ئەنسۆلینی دۆزیوەتەوە بۆ چارەسەری شەکرە لەبەرەوە وتیان ئەمە زۆر ڕۆژی گرنگە ڕۆژی لەدایکی 14 نۆڤەمبەر کردیان بە فەرمی ڕۆژی شەکرە ئەویش تقریبا زۆر بە هەرزان فرۆشتوێتی بە خەڵک حەزێک دەرخۆ خەڵک لەم گینە نەخۆشیە ڕزگاری بێت. پلیسمان بۆیە چەند پزیشکێکمان هەبێت لە نەخۆشیەکانی مناڵان کە تایبەت بن بە شەکرە بۆی بتوانن بە ئاسانی زانستەکە سەیدەرەی بەسەرا بکەن و لێکۆڵینەوە بکەن و بتوانن پێشکەوتنێکی باش لەو بارەیە بەدەست بێن و بۆ پزیشکانی گەورەش ئێمە هەرچەند لە کۆمەڵی پزیشکمانەیە کە یەکێکیان بەڕێز کاکتۆر تەهایە ئەمانەش پسپۆری ئیندۆکراینن بەڵام تا ئێستا ئێمە پزیشکێکمان نییە تەنها کاری شەکرە بکات. یعنی ئیشکردن لەسەر پۆزیتیڤ سایکۆلۆژی زۆر مهمە بۆ نەخۆشی شەکرە لەبەر ئەستەدیەکانی شۆمان پێڵن کە تۆ گە شێوازی ژیانت بگۆڕی احتیمالی ئەوەی کە شەکرەکە تێپەڕێنی زۆرە. ئێمە وەکو تاکی کۆنتڕۆلی کەیسەکانی بینی مەسەلەن لە سەنتەری شەکرە بەڕاستی زۆربیان ئەو ناومێدیەیە کە هەیەە یعنی زۆربیان بۆیە سیرێکی لێ پرسی مثل دەرمان بەکار نایێنێ بە مۆزجەڵە تازە شەکرەمە ئیتر تەواو ئیتر گوچیلە پێشەکەی ئێمە پێیان ئەڵێن کە ڕەنگە ئەمانە توش بێ ئەگەر ئاگار لە خۆت نەبێت بەس بەنەوەی کە سەپۆرتی بکەین یانی لەوێ ئەوە زۆر گرنگە لای ئێمە. سەبارەت بە ئامارەکان ئێمە ئێستا تقریبا نتوانم بڵێم ساڵانە زیاتر لە 1000 نەخۆش تۆمارەکرێت کە تووشی شەکرا بێت. ئەم ئامارە زۆر زیادی کردووە و زیادکردنەکە کۆمەڵی هۆکاریە یەکێک لە هۆکارەکانەوەیە کە شێوازی ژیانی خەڵک گۆڕاوە و خەڵک بە بەردەوامی لەبەرەوەی کێشەی ئابووری هەیە کێشەی خێزانی هەیە و کێشەکانەوەندە زۆر بوون یعنی ئەمانەش هۆکارێکن بۆ زیادبوونی شەکرە و سەرڕای ئەوەش پشکنینی شەکرە زیادی کردو ئەمە واکات کە زیاتر ئەو نەخۆشانەی کە توش بوون بدۆزرێنەوە ئەمانە هەمووی هۆکاری زیادبوونی ئامارەکەن ئامارەکە ئەبێ هاوڵاتیان بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمەش بە گرنگیەوە سەیری بکەین بۆیە پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەت بە دەرمانی شەکرە دابنێ بە تایبەتی بۆ مناڵان و کەسانەی کە بەردەوامی پێویستیان بەو جۆرە دەرمانانە هەیە کە نرخیان گرانە چونکە ئێستا ئێمە بەشێک لەو دەرمانان ناتوانین دابین بکەین بەشێکیشی لە حکوومەتی عێراقەوە دابین نەکرێ و بەشێکیشی بۆەوەی نەبوونی وجۆ ناتوانین بەڕاستی دابین بڕیارێک لە وەزارەتی داراییەوە لەلایەن بەڕێوەبەرێکی گشتی وەزارەتی داراییەوە دەرچووە لە سەرەتای ساڵی 2021 کە بڕیاری داوە کۆمپانیەکانی دەرمان تەنها لە سا 5 شایستە داراییەکانی خۆیان بۆ خەرج بکرێ مانگانە. ئەمە ژواکە ینی من بەنمونە بۆتانێنمەوە ئەگەر کۆمپانیایەک بای 100 ملیۆن دەرمانی بۆ ئێمە هێنابێت لە مانگی دووە بە 20 مانگە جاتوانێت 100 ملیۆنە وەربێتەوە ئێمە لە مانگی 3 پێویستمان بە 100 ملیۆنی کێ لە مانگی 4 پێویستمان بە 100 ملیۆنی کێ لە مانگی 5 ینی ئەگەر ئێمە ساڵەکە ئەژمار بکەین لە 12 مانگا ئێمە پێویستمان بە 12 وەجبەی دەرمانەیە نەخێر پێویستمان بەدایە لەم دەیە ئەم کۆمپانیایە بە 200 مانگە توانێت وەریگرێتەوە کە ئەمەش ینی شتێکی ئەستەمە و ئێستا کۆمپانیەکان بەڕاستی هەمویان دەرمان نایەن بۆ بەڕێوەبەرایەتی گشتی و بڕیاریان داوە ئەو دەرمانانشی کە هەیەە بیگەڕنەوە. ئامارەکان ئەوەی کە هەیە تا ئێستا لە سنتەری شەکرە لای ئێمە 35455 کەس تا ئێستا تۆمار کراوە ئەگە بەراوردیکەین لە ساڵانی پێشووە ساڵانی تر زیاتر تۆمارەکرا ساڵی پار کەمتر تۆمارکرا بۆی پەتای کۆڕۆناوە کە وای کرد کەرنتینکردن هەبێت و ژمارەیەکی زۆر خەڵک نێن بۆ سنتەرەکە بەڵام ئێستا ئەوەی کە تا ئێستا هەیە تا مانگیدا لە نزیکەی 1000 کەسە تۆمار کراون کە سەردانی سنتەرەکەیان کردووە و خۆیان تۆمار کردووە وەکو نەخۆشی تازە تۆمار کراون لە سنتەرەکە ئەمە بێژگە لەو نەخۆشانەی کێن چارەسەر وەرەگرن لە هەموو جیهانی تۆمارەکان دەری خستووەکەوە بەرەو بەرزبوونەوە ئەڕوات و ڕێژەی شەکر ئێستا لە ژیانە گەیشتوتە 537 ملیۆن کەس و چاوەڕێکرێت لە ساڵانی ترا زیاتر بکرێت.